بینەرانی عزیزی پێشەنگ TV ئێوارەتان باش. خۆشحاڵم جارێکتر دێمەوەلاتان بۆ پێشکەشکردنی یەکێکی تر لە بەرنامەکانی پێشەنگ TV. من بنەرم و بەرنامەکانی ئەمڕۆ 6 ئۆکتۆبەری 2021 پێشکەش دەکەم. هەروەکو پێشتریش ڕامانگەیاندەبوو کە بەرنامەکانی ئەمڕۆمان تایبەتە بە هەڵبژاردنەکانی عێراق، واتە تەواوی ئەم کاتژمێرەی کە بۆ پێشەنگ TV تەرخانکراوە تایبەتە بە هەڵبژاردنەکانی عێراق. هەر لێرەشەوە ئاگادارتان بکەینەوە کە ڕۆژی یەکشەممە واتە ڕۆژی هەڵبژاردنەکان بە تەواوی ڕۆژ پێشەنگ TV کراوەیە. هەر کەسێک لە ئێوە پێی خۆشە بۆ چوونی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکان بەیان بکات، پێشوەخت پەیوەندیمان پێوە بکات و ئێمە دەرفەتیان بۆ دەکەینەوە کە لەم ڕێگەیەوە بتوانن قسە و باسی خۆیان سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکەن. بۆ بەرنامەکەی ئەم شەویشمان ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشداری بکەن. هەر پرسیارێک تێبینیەکەتانە بینووسن، من لە بەشداربووانی بەرنامەکەی ئەمڕۆی دەکەم. بەشداربووانی بەرنامە تایبەتەکەی ئەمڕۆمان بریتە لە هەریەک عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان، عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و خەسرە وسایە لە دەستەی نووسەرانی بڵاوکراوەی ئۆکتۆبەر. ئێوارەتان باش و سپاس بۆ ئامادەبوونتان لەم بەرنامە تایبەتیدا سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق. سپاس بۆ ئێوە ماندوونە. هاوڕێ عوسمان، ئەگەر لە ئێوە دەست پێ بکەم کە چەند ڕۆژێکی تر هەڵبژاردنەکانی عێراقە، دەی ئۆکتۆبەر بڕیارە خەڵکی بچێتە سندوقەکانی دەنگدان و دەنگ دەن بەو کاندید ویلایەنانەی کە لە پرۆسەکەتە بەشدارن. ئەگەر لەو پرسیارە سەرەتاییەوە دەست پێ بکەم کە ئەم هەڵبژاردنەی کە بەڕێکخراوە بڕیارە وەڵام بە چی کێشێک باتەوە و چەندێک سەرکەوتوو دەبێت لەو هەوڵەدا؟ مەسەلەکەی کە ئایا وەڵام ئاەوە وەڵام ناتۆر مەسەلێکی جددیە. ئەگەر سێری کێن خودی هەڵبژاردنە پێڵن دوای حکومەتی کاربڕێکە دوار مەسەن دەست دەکات کێشانەی عادمەودی لە دەسەڵاتەکەی کە نەتیجەی ناڕزایەتی و ڕاپەڕینێکی بەفراوانی خەڵکی بەغاو شارەکانی جنوب کە ئاکامەکەی هەڵۆشانەی حکومەتە بوو کە پێشتر پێگات بوو لە نەتیجەی هەڵبژاردن و سیستمی پەرلەمانیەوە. بەڵام پاش ئەو ناڕزایەتی بەفراوانە ئەو حکومەتی ببن بەزگەیان و هەڵی وەشانەوە و وجودی دەسەڵاتی تووشی قەیرانێکی گەورە کرد بەجار لەوەی کە هەردوو مەرجی سیاسی و مەسائلێتی کە لە مەسلەی هەڵۆشانی حکومەت تا دەورە بینێت کە دەخالەتی ئەمریکا و ئێران و بەرحاڵەوانە پێش ناکاتینە تەفاسیلەوە. بەڵام عمومەن ئەو پێکهاتەیە کە لە نێوان هێزە سیاسەت تائیفی و قەومی و قەومیەکانە کە پێکاتی حکومەتی عێراق لە 7 ساڵی ڕابردووە جۆرێک بە بنبەس و فەشەل و شکستی خۆی گەشتووە کە ئەوەی کە ئاتوانێت دەورێش کە حکومەت پێگەێنێتەوە بەجیالەوەی کە ئەم انتخاباتی پێشوەختە بۆ ئەوەیە کە جواب بەوە باتەوە، جواب بۆ خێرانە باتەوە، جواب بە دووبارە هێنانی پێکێنایی دەسەڵات باتەوە. ئەمە مەسەلێکی جدیە بۆ ئەوان. بەڵام ئایا چەند ئەتوانن چەند سەرکەوتوی بێ چەند بەجێگا ئەتوانێت وەڵام باتەوە بەحسێکی ترە. بەس بۆچی لەبەرەوەی کە خودی ئەمێزە سیاسیانە دوای 7 ساڵ لە تەرکیبەیەک لە پێکاتەیە کە بوویان لە وەکو هێزی سیاسی میلیشیای ئیسلامی و تائیفی و قەومی عروبە و کوردایەتی و هەموو ئەشکالانی کە حکومەتی تەوافقیان پێگەناوە بە هەر دەرەجێ انتخاباتەکان و پەرلەمەکانیان چۆن بێ، بەڵام خودی تەوازن خوا خودی هاوسەنگی هێز دەوری دۆلەی کە بتوانن حکومەتی پێشتر پێکیانە نابێت. بەڵام خودی ئەم تەوافقە خودی ڕێکەوتنی حیزبانە دوای ئاڵوگۆڕێکی سیاسی دوای بارودۆخێکە لە عێراق و کوردستانە ئاڵوگۆڕی جدی بەخۆیەوە بینیوە، هاوسەنگی ئەم هێزانە دابەزیوە، هەتا جۆری ئیدارەکردنی کۆمەلگا لەلایەن ئەم هێزانەوە ئاڵوگۆڕ بەسەرابێتەوە کە ئەو بڕوە تاڵان و بڕۆ و جەردەی و جێ کە ئەیان کرد بۆتە تەجروبەیەکی تاڵ لە بەرامبەر هەم دەسەڵاتی خۆیانە هەم لە بەرامبەر دانیشتوانی عێراق و کوردستانە. ئەمە واقعەتێکە و خەیرانێکە کە ئەم دەسەڵاتی ئێستا لە بەغدا تێکەوتووە. و ئایا ئەتوانن ئەو هێزە سیاسیانە جارێکی کە بتوانن تەوافقکەن حکومەتێک پێبێنن ئەتوانن وەڵام بنەوە؟ ئەمە سوالێکی جدیە، ئەمە کێشەیەکی جدیە کە بەسەرێکێ لەو شتانەی کە بۆ نمونە پێشبینیە کریا مەسەلەن لە تەحلیلاتە هەیە ئەوەیە کە مەسەن بۆ نمونە لەم انتخاباتەیە هیچیان لە 6 کورسی زیاتی نایەنن، پێوانە هیچیان بتوانە 6 کورسی بێنن کە بەمعنایەک ئەو قسەی کە هەیە کە بە 7 حیزب ئەتوانن حکومەت پێک بێنن. پێشتر کە مەسەلەن بڵێن 9 کورسی و 5 کورسی 9 کورسیانە و
بەچەند اتفاقاتی حکوومەتیان دروستکردووە ئێستا زۆر سەختە حەو حیزب بتوانێت ڕێبکەون و حکوومەتی پێوێت کە بۆچی دوای انتخاباتە قەیرانێکی قوڵتر مەشاکلی زۆرتر و تەجروبەیە کە ویانە شکستەکانی زیاتر پیشانێن هەڵبەتە بۆ معنایە ئەم انتخاباتە ناتوانێت جواب بۆ هەم چەند شتێک یەکەم ناتوانێت جواب بە ئەو کێشە و ڕاپەڕین و خواستانی کە خەڵک کردویانە بۆ ڕوخانی ئەم دەسەڵاتە وەڵامێک نییە بۆ خەڵک ئەم دەسەڵاتە بڕوخێ انتخابات ناتوانێت کۆتایی بۆ ناڕزایەتی و ڕاپەڕینی خەڵک بێنە کە داواکەم بڕوخێ دووەم بە معنایەک بۆی کە ئەمان بیانێت تەرکیبەیە جۆرێک حکوومەتێکە لە هەمان دەستور و قوانینی پێشووتر بە اتفاقاتی لایەنە سیاسیەکان بە تائیفەکانەوە بە کوردایەتیەوە بە عروبەوە حکوومەتێ پێکبێنن ئیشکالاتێکی زۆریان هەیە بووی زەحمەتە کە بتوانن بە بۆچوونی من بۆ پێشبینێکە کە حەو حیزب حەو لایەن بتوانێت حکوومەت پێکبێنە هینێکی قورسە بەرحاڵێنی عمومەن یعنی یەکەم ناتوانن جواب بەخواست و مەشاکل و وەس و دۆخی ئاڵوگۆڕێکی سیاسی کە مەسەح لە کوتانە بنەوە لە عێراقا بنەوە لە لایکی تیشر لەمان کاتا وەکو قەیرانێکە خۆیانتیان ناتوان لەسەر پێکاتەیە کە بەو شێوەی پێشووتە کردویانە بگەن ینی ئەم دەسەڵاتە ئەم واقعەتە پێویستی بەڕاماڵین و گۆڕانێکی جدیە کە ئەتوانین دواتر بینە سەر ئەوەی کە پێویستە لە بەرامبەر ئەم هەڵبژاردنەدا چی ڕێگەیەک بگرێتە بەر بەڵام من پێم خۆشە چەند لایەنێکی تری ئەم تایبەت بەم هەڵبژاردنە لێک بدەینەوە پێم خۆشە لێرەدا بچمە لای عەبدوڵڵا مەحموود و سەبارەت بە و بانگەشانەی کە لە هەڵبژاردنەکانە بەدی دەکرێت بۆ نمونە ئەحزابەکان بەڵێنی جۆرا و جۆر ئەدەن ئەگەر ئەوانی کوردستان بە نمونە بێنینەوە باسکردن لەوەی کە بودجە و موچەی خەڵکی کوردستان لە بەغداد نوێنەرایەتی دەکرێت یاخود تەنانەت هەلیکار باس دەکرێت کە هەلیکار بۆ گەنجان دابین بکرێت وە زۆرێک لە بەڵێنەکانی تر بە بۆچوونی ئێوە ئەنجامی ئەم هەڵبژاردنە چنێک ئەتوانێت ئەم بەڵێنانە بۆ خەڵکی جێبەجێ بکات بەڵێ پێش هەموو شتێک دەبێەوە بڵێن کە ئەو بانگەشانەی کە یەکێتی پارتی و هێزەکانی کە دەیکەن پێشتر هەمانە و بانگەشانەیان کردووە لە هەڵبژاردننی پێشوو داوتیان ئێمە کوردستانێکی بەهێز کوردستان بەهێز دەکەین و کوردستانێکی بەهێزدا دەمەزرێنین وتیان هەلیکار بۆ لاوان و گەنجان و بێکاران دەدۆزینەوە وتیان ئارامی دەهێنی نەدی بەڵام بینیمان پێچەوانەی هەموو ئەوانەمان بینی نە کوردستان بەرەو سەقامگیری ڕۆژ بە پێچەوانەوە نەبەهێز بوو هیچ کامێک لەوانە نەبوو بینیمان کە هەر ئێستا وەزعیەتی کوردستان لە 4 ساڵی پێشووکە و بانگەشانی تیاکرا و قەرار بوو کوردستان بەهێزتر بێ لاوااسترە وەک قەوارە لاوااسترە وەکو دەسەڵاتی هەرێم لاوااسترە تەنانەت خواستەکانیشیان و بانگەشەکانیشیان لە هیچ 4 ساڵەوە پێش لە خوارترە وتیان هەلیکار لەو کاتەوە کە باسی هەلیکار دەکەن بە ڕادەی بێکاری بەرینتر بۆتەوە وە زیاتر بووە خوێندکارانی دەرچوەکان و یەکەم و دووەم و سێمەکانیش کاریان دەست ناکەوێت وە شەپۆلێکی بەرینتر لە دوای ئەو بانگەشانەی کە ئەوان قەرار بوو هەلیکاری پێ بدۆزنەوە ڕێگەی خاریجیان گرتە بەر باسی ئارامیان کرد ئارامی دەهێنن بە پێچەوانەوە نائارامیان بە ئەندازەیە گەیان هەر ئێستا ئەولادی بەرپرسێک لە شاری سلێمانی دەتوانێت هەر ئەم شەو هەموو کەشی سلێمانی تێکدا لە ململانەی نێوان هەر ئەو باڵانەی نێوخۆی یەکێتیدا کە یەکێتی بانگەوازی ئارامی دەکرد شاری سلێمانیان هەر ئەو ماوەی پێشووی ئێمە هەمومان شاهید بووین بەرەو سەربازگە بگرنیان برد بۆ ئەو بانگەشانەیان هیچ نەبوون ئەو بۆیە هەر بە هەمان معنە ئەو بانگەشانێکی ئێستاش دەیکەن هیچ پایەکی واقعیان نییە و تەنانەت خودی ئەو بانگەشانە ناتوانێت هیچ کاریگەریەکی هەتا لەسەر خودی ئەو هەڵبژاردنانە بێت چونکە بۆ خەڵکی کوردستان مەسەلەیەک بڕاوەتەوە ئەویش ئەوەیە کە خەڵکی کوردستان نزیکەی بە 30 ساڵە ئەزمون و یا بە جۆرێکیکە بڵم دەست و پەنجە لەگەڵ دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتی نەرم دەکات خولەکانی هەڵبژاردننی بینیوە چەند خولی هەڵبژاردننی بینیوە و دەیان بانگەشەی جۆرا جۆری بینیوە هیچ کامێک لەوانە نەیتوانیوە هیچ ئاڵوگۆڕێک بەرەو باشبوون بەسەر ژیان و گوزەرانی خەڵکی کوردستان دابێنێ هەمیشە پێچەوانەکەی بینراوە لەلایەکەوە خەڵک هەژارتر بووە برسیتر بووە بێکارتر بووە نەمونتر بووە بێدەرەتانتر بووە هەموو ئەوانە بووە لە بەرامبەردا خودی ئەو دەسەڵات و ئەقەلیەتێکی کەم لە سەرمایه‌دار لە کۆمەڵگەی کوردستاندا سەروەتەکانیان زیادی کردووە ئەوانەی کە بوون بە ئەندام پەرلەمان
خێڵی خۆیان و دەوروبەریان دەوڵەمەند بووە و بە پێچەوانەوە زۆربەی زۆری هەرە خەڵکی کوردستان بەرەو لاوازی چووە بۆیە ئەو بانگەشانەیان هیچ شتێک نییە تەنانەت ئەو بانگەشانێکی ئێستا هێندەی بوو ئەوەیە کە بیانەوێ خەڵکی کوردستان لەو تووڕێی و ناڕزایەتی بەرینەیەکەیەتی خاو بکەنەوە لەوە زیاتر شتێکیشکە نییە چکە ئەمان دەزانن دەیانەوێت لەو ئینتیخاباتەدا بۆیش زۆرتر باسی ئەوم هەندێک مەسەر لە بەرامبەر بەغداد دێن نەگۆڕێ دەیانەوێت بڵێن خەڵکی دوێت ئەوێ ئەو بکەم بە پرسیارێک کە بۆچی هێندە هەڕەشەی بەغداد لەسەر هەرێمی کوردستان لەم بانگەشی هەڵبژاردنەدا جەختی لەسەرەکرێتەوە یاخود ئەم ئیدعاە چەندێ دروستە کە ئەگەر کورد لە ناودووکەوانەدا نوێنەراتێکی بەهێزی نەبێت لە پەرلەمانی بەغادە ئەوە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر ژیان و گوزەرانی خەڵکی لە کوردستان ئەوانە چەندێ واقعی ئەمانم منیش ویستم بێمە سەر ئەم مەسەلەیە هێزەکانی هێزە کوردیەکان لە کوردستانی عێراقدا هەمیشە مەسلەیەکیان بەرەستەوە گرتووە لە بەرامبەر بەغدادا دەزانن کە لە خەڵکی کوردستان لە نێو خۆی کوردستاندا تەجروبەی لەگەڵ ئەو دەسەڵاتی وەرە سەڵاتە ناتوانێت هیچی پێ بکە یەکێتی و پارتی بە دوو هێزی سەرەکی و هێزەکانی کەش دیارە سێکوسکەی حکومت دەتوانم بڵێم گۆڕانیش هەرسێکیان لە کوردستاندا کەوتونتە بەردەم نەفرەت و ناڕزایەتیکی یەکجار بەرینی جەماوەریەوە ئێستا ئەوان دەیانەوێت لە ڕێگەی ئەو بانگەشانەی بەوەی کە گوایە ئەگەر خەڵکی کوردستان بەشداری هەڵبژاردن بکە ئەم هەڵبژاردنە بۆ عێراق بۆ کوردستان نییە ئەمە خەریکە چارەنووسی کورد لەگەڵ بەغدایەک لا دەکاتەوە ئەگەر کورسیەکانی هێزە کوردیەکان لە بەغدا زۆر بێ پێگەی کورد بەهێز دەبێت هەموو ئەوانە بۆیە بەرەستەوە دەگرن بۆ ئەوەی کە خۆیان لەو هەموو ناڕزایەتی نەفرەتێک کە لە نێو خۆی کوردستاندا هەیە بگوازنەوە بۆ دەرەوەی سنوورەکان و بەغدا و لەلایەکەشەوە ئەمە خودی شان خاڵیکردنەوەیە لە وەسیەتێک کە لە کوردستاندا ئەوان سەرچاوی ئەساسی ئەم خەڵکن ئەگەر بێکاری هەیە لە کوردستان ئەگەر نەبوونی هەیە حتا ئەگەر کێشەی کورد بە جۆرێک لە جۆرەکان بە هەڵواسراوی ماوەتەوە ئایندەکەی لە بەردەم مەترسی هەڕەشەدایە تا دەگا بە هەموو شتەکانی کە ئەمانە خودی دەسەڵاتی کوردی لە کوردستاندا لێ بەرپرسیارە ئەمان دەیانەوێت ئەو مەسئولیەتەش بگوازنەوە ڕووی بەڕووی بەغدای بکەنەوە بڵێن هۆکاری هەموو ئەوانە ئەوە مەسەلەکە بەغدایە و دەیانەوێت لەو ڕێگەیەوە ئەم بزوتنەوە فراوانە ناڕزایەتیە جەماوەریە کە لە کوردستاندا هەیە بەدەژی دەسەڵات و بزوتنەوەکان خاوی بکەنەوە بڵێن واز لەوە بێنن ئێستا ئێمە لە بەرامبەر دوژمنێکیکە ڕاوەستاوین دوژمنەکەی ئێمە لە بەغدایە کێشەکان پەیوەندیان بە بەغداوە هەیە ئەگەر بە هەر ئەندازە ئێمە بەهێز بین لە بەغدا دەستکەوتنان زیاتر بۆ دێرین بەڵام بەکردەوە ئەوە سەلماوە خۆ لە 4 ساڵی ڕابردوودا کەس دەستی نوێنەرەکانی کوردی لە بەغدا نەگرتە بوو کە کارێ بکەن توانیویان چ کارێ بکەن نەک نەیان توانیوە کارێ بکەن خۆیان ڕاستەوەکو ژیان و گوزەرانی خۆیان دەوڵەمەندتر و تێر و تەسەلتر بوون ئەوەندام پەرلەمانان و بەرپرسە حیزبی و حکوومەکانیان کە پۆستیان هەیە بەڵام کەسێک ناتوانێت یەک تاکە دەستکەوتی هێزەکانی بزوتنەوەی کوردایەتی لە بەغدا بە قازانجی خەڵکی کوردستان نیشانی خەڵکی کوردستاندا لە پەیوەند بەچیەوە وەرە تەماشای بکەن حتا ئەو داوانەی کە پێشتر 4 ساڵ لەوە پێشیەکێتی و پارتی و ئەندام پەرلەمانەکان هەیەیان بوو کە ماسی کۆمەڵێک مەسایلیان دەکرد ئێستا هەموو خواستەکانیان بووە بەوەی کە ئایا مانگانە بەغدا موچیان بۆ دەنێرەیاننا یعنی هەتا ئەو خواستانەی کە دەیان هەتا ئەو ڕادەیە هاتووتە خوارەوە تەنانەت باسی مەسەلەی کەرکووک کووە باسی ناوچەی کێشە لەسەر کووە باسی ئایندەی سیاسی کوردستان کووە هیچ کامێک لەوانە تەنانەت لە ئەزنداشیان دانیە بە جۆرێک لە جۆرەکان هەر بۆ هۆیەوە کە ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ئێستادا هیچ ئاسۆیەکیان نییە ینی هەرچی ئاسۆیە نیانە بۆیە لە بەرامبەر ئەو بێ ئاسۆی خۆیاندا دیارە هەوڵی ئەوە دەدەن کە بگەڕێنەوە بۆ بەغدا تەسلیم بە بەغدا بن تەنها لە بەرامبەر ئەوەیدا ئەگەر بەغدا ئەوەیان بۆ بەڕسمی بناسێکە ئامادە بێت دەسەڵات درێژەدان بەرە سەڵاتدارێکیان بەسەر خەڵکی کوردستاندا لە چوارچەوەی ئەو فیدرالیزمە پوچە قەومیەکە هەیە بۆ بەڕسمی بناسێ تەنها بە دوای ئەوەوە تەمان ئەمەش لەژێر پرسیاردایە هێشتا ئەو ئاڵوگۆڕانەی کە دێنە پێشەوە کە دیارە کەمتر بە ئینتیخابات دێنە پێشەوە چونکە ئینتیخابات ناتوانێت هیچ بگۆڕێ ئینتیخابات نە لە کوردستان ناتوانێت هیچ بگۆڕێ نە لە بەغدا توانێت هیچ بگۆڕێ نە دەتوانێت دەستا و دەستی دەسەڵات بکە هیچ کامێک لەوانە ئەگەر بیان نەبەرچاوی خۆتان ئەگەر ڕوتێکی وەکو شیعەکان دەسەڵات بگرنە دەست لە عێراقدا کێ دەتوانێت دەسەڵات لەوان بەرز بگرێتەوە کێ دەتوانێت میلیشیاکانیان هەڵ بکە هەتگە یەک کورسیاشیان نەبێ کێ دەتوانێت ڕۆڵ و ملهوڕی ئەوان محدود کاتەوە
یا چێ دەتوانێت لە کوردستاندا ئەگەر یەکێتی یەک کورسیش نهێنێ یا پارتی یەک کورسیش نهێنێ چێ دەتوانێت لە بادیناندا جگە لە پارتی دەسەڵات بەرزی واقعی بێ لە منطقەی زوونی سەوزدا کە یەکێتی دەسەڵاتی بەرزە چێ دەتوانێت ئەگەر یەکێتی یەک کورسیش نهێنێ دەسەڵاتی یەکێتی لابە خودی ئەوانە بە هەڵبژاردن لەم هەڵبژاردنەدا خەتەوە سەر بین نەگفتوگۆکەوە کە ئەم خاڵی کە ئاماژەی پێداکە بۆ ناوچەیەکی دیاریکرااو کە پێی دەوترێ زۆنی زەرد ئەمە دەسەڵاتی ژێر پارتی دیموکراتی کوردستانەوە بەشێکی کوردستان دەسەڵاتی یەکێتیە بەڵام لەم هەڵبژاردنەدا بۆ نمونە سەرانی پارتی دەڵێن دەمانەوێت زۆنی سەوزیش وەکو هەولێر و دوهۆک لێ بکەینەوە بە پێچەوانەشەوە ئیدعاکەرانی یەکێتی باز دەکەن کە ئەیانەوێ ئازادی بێنن بۆ هەولێر و دوهۆک هەستەکەی ڕوبەڕووبوونەوەیکی زۆری بەرگژێکی زۆری نێوان ئەم حیزبانە لەگەڵ یەکدا هەیە تەنانەت لایەنە ئۆپۆزیسیەکانی ژۆکو نەوەی نوێ زۆر تۆنگ دە بەرامبەر دەسەڵاتداراندا قسە دەکات و خۆی وەکو ئەڵتەرناتیڤێک پیشان دەدات و لە ئاستێکیش هەست دەکەی کە ئەمە ڕێگی پێدراوە ئەم فەزا و ململانێ و بەریەک کەوتنە لە ئاستی تەبلیغاتە چۆن هەڵدەسەنگێنن لەم هەڵبژاردنەی ئێستادا ئێمە زانین کە ریزی حیزبە ئەحزابی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان درز و کەلێنی تێکەوتووە ئەوە ئەمە ڕیشەکەی بۆ پێش تەشکیلی کابینەی مەسرور بەرزانی ئەگەڕێتەوە ئەوە یەکێ لە نیشانەکانی درێژە کێشانی قەیرانی حکوومەتیە بەڵام ئەم ڕنگدانەوەی ئەم قەیرانە حکوومەتیە لە نێو پرۆسەی هەڵبژاردنە ئەبێ بە یاریەکی تەبلیغاتی ئەمە نوعێکە لە جەنگی ئەحزابەکان لە پێناو کۆکردنەوەی دەنگە کەوایە پاساوی ئەم کێشمە کێشەی ناوخۆیان ئەبێتە ئەوەی کە هەر لایەکیان بچێتە پۆزی ئەنتی ئەوی تریانەوە بۆ نمونە ئەگەر گوێمان لە قسەکانی قوبا تاڵابانی بێ لە کەرکووکردی ڕێکە و ڕێک ئێوە قسەکانی لاوروشێخ جەنگی لە دەورەی پێش کێشەکانی ناوخۆی چێتیا بکە کە بڵێ ئێمە دژی پارتین پارتی ناتوانێت دەورەی ئاغا و شێخ تەواو بووە و پارتیش بە شێوەیە گەیوێ ئەو گوایە ئەو دەستکەوتانی کە لە ناوچەی زەردا پێک هاتووە بیاتەوە بە ڕووی یەکێتیا بڵێەوە تا من ئەمانم کردووە ئێوە هەر خەریکی تاڵان و بڕۆ بوون لە کاتێکا هەردووچیانە و کارەیان کردووە مەبەستمەوەی بڵێم لەم یاریە پوچ و هەڵخەڵەتێنەرەیە کە ناویان ناوە ئینتیخابات ئەحزابەکان ڕێگای شتریان بەدەستەوە نیە غەیری پەخشکردنەوەی درۆ و دەلەسا و توونکردنەوەی کوێبەرکێ لە بەرامبەر یەکە ئەگەر نەشتوانن خەڵک بێننە سەر سنووقەکانی دەنگدان لانی کەم ریزەکانی خۆیان یەکگرتوو بکەن لانی کەم ریزەکانی خۆیان بێنە نێو سەر سنووقەکانی دەنگدان تۆ سەیریکە جیاوازیی ئەسلی کە لە نێو پرۆسەی بانگەشەی ئەم جارەیە بینین جاران خەڵک هەمویان و ئەمە شەڕەپەڕۆیە ئەم ساڵ لەم ئینتیخابە هیچ ئەحزابێکتان کاندیدەکانیش جورئەتی ئەویان نەکردبێنە ناو خەڵکەوە بەڵێن بە خەڵک بڵێن ئێمە چین لە بەغاواکەین واچین دەیلەکەیەوە بوو کە لەوە ئەترسان کە خەڵک هوهان لای پێشەیە خەڵک بەردەبارانیان کە خەڵک تەماتە و هێلکەیان تێبگرێ خەڵک خۆنەرەیان تێبگرێ بۆیە هەمویان پەنیان بۆ ئەو تاکتیکە برد کە هێزە تەشکیلاتی و ڕێکخراوەکانی خۆیان بانگاوازکەن بۆ نێو مەقڕەکانی خۆیان و ئەوان ئەو شوێنە هەڵبژێرن کە دووردەستە لە جەماوەر قوبا تاڵەبانیە چێ لە منتیقەی کەلار لە قەڵای شیروانەیە قەڵای ناویچەیە کە لەوێ خەڵک کۆکاتەوە و محاصەرەیەکە فقط ئەندامان و لایەنگرانی خۆیە هێنێ ئەسڵن بانگەشە و تەبلیغاتەکانیان ڕووی لە ئامەی خەڵک نییە ڕوو لە ئەندامانی خۆیانە بۆ ئەوی ئەوان دلیل نیشانەدا کە پیشانەیە کە ئەمانە هەتا گومانیان هەیە لە هێزەکانی خۆیان کە بتوان بێن بۆ سەر سندوقەکانی دەنگدان بۆیە ئەنواعی ڕێگا برن یەکێتیوێ لە خۆ هەڵخستنی وەکو هێزێکی دژی پارتی و حملەکردن بۆ سەر پارتی بتوانێت هێزەکانی خۆی منسەجیم کا و ڕایان کێشێ وا خۆی نیشانداکە ئەو هێزیە کە دژی پارتیە و پارتیش پیشانی باکە ئەو هێزێکی ئاوادانکەرە هێزێکە شارەکانی بندەستی حەسانۆتەوە و ئەوەیە کێتیەکە ئەو کارەی نەکردووە بە بڕوای من لە کاتێکا ئەمە هەمووی حیزبانی کە لە دەسەڵاتان نەبوون وەکو نەوەی نوێ بۆ نمونە ئەوان ئەیانوێ زۆر بە ڕۆشنی فاسیلەی خۆیان لەگەڵ ئەم ئەحزابانی کە لە دەسەڵاتە هەیە بکێشن واقعەنەما ئەڵتەرناتیڤێکی جیاوازە و چەندێک لە بانگەشەکانیانەکە باز دەکرێت یەک خاڵەیە کە ئەبێت سەرنجمان بچێتە سەر لەسەر شێوازی هەڵبژاردنەکان کە نەوەی نوێ
ئەم دەورەیە بە تایبەتی NRT کە بەردەوام پێ لێ ڕاکێشاوە مەسەن بە زمانێکی ئەو پەڕی زبر کە لە دژی یەکێتی و پارتی قساکە سەبەبی شێوەیە کە ئێوێ وەک بەدی لێ خۆی بخاتە بەردەم خەڵکە پیشان باکە ئەو دژی یەکێتی و پارتیە ئەمە لە قسە ئەیبینین بەڵام لە کردەوەیە بەڕاستی بزوتنەوەی نەوەی نوێ کۆرپەی باوەشی هەر ئەو جوڵانەوەیە کە ئێستا خەڵک لی کەوتۆتە تەقا کە خەڵک کەوتۆتە بەرامبەریەوە لە جەوهرە ئەو داخوازیانەی کە بزوتنەوەی نەوەی نوێ داوایەکە هەمان ئەو چوارچێوەیە کە دیموکراسی و پەرلەمان و گۆڕانکاری و ئەم سیستەمی بازاڕی ئازاد و کۆمپانیاکان و ئەو اقتصادەیە کە یەکێتی و پارتی بردووانەتە ڕێەوە بەڵام ئایا قەرارە خەڵک لە دژی کۆمپانیاکانی یەکێتی و پارتی بێ بچێتە سەنگەری کۆمپانیاکانی شاسوار عەبدولواحیدەوە من پێم وایە خەڵک زۆر لەوە حاڵیە و تێگەیشتووە ئەوەشی کە ئەو زمان درێژیەی بزوتنەوەی گۆڕان بەرامبەر یەکێتی و پارتیەکە و ئەوان لی بێدەنگن مەسەن تۆ سیرکە لە هەڵبژاردنەکانی پێشووە چەندین جار گەماروی ئۆفیسی NRTیان نا بەڵام ئەم جارە ئیهمالیان کردووە گویان لێ خەواندۆ ئەڵێ با بە ئارەزوی خۆی قسە بکە بە بڕای من دوو هۆی هەیە لەسەری پارتیەوە پارتی حەزەکە بە ئارەزوی خۆی بزوتنەوەی نەوەی نوێ و NRT لە دژی پارتی قسە بکە بۆ ئەوەی کە هەوڵ بە خەڵک دەنگ با بە نەوەی نوێ لە ناوچەی سەوزە پارتی ئەزانەیە کە نەوەی نوێ ناتوانێت لە منتیقەی توهۆک و هەولێرە پشتی کاندیدەکانی پارتی بشکێنێ بەڵام ئەشزانێ لە ناوچەی سەوزە ئەگەر نیسبەتی دەنگەکانی ناوچەی سەوز دابشکا بەبینی یەکێتی و بزوتنەوەی گۆڕانیانی با بڵێن لیستی هاوپەیمانەتی گۆڕان و ئەو قازانجەکە ئەو دەنگەکانی بەرزە بێتەوە لە بەرامبەر بەدیلەکەی خۆیان بۆیە بێ دەنگەی لێ کردووە بە نیسبەت یەکێتی شۆکە گوێی لە تەبلیغاتەکەی شاسوار عەبدولواحید و NRT خەواندووە دەیلەکەی وەیە کە ئەزانێت کە خۆی ڕیسوایە قابلیەتی ئەوەی نییە کە ئەو موقعی نییە کە خەڵک بکێشێتە بەردەم سندوقەکە ینی خەڵک هەان با بۆ بەشداریکردن لەم انتخاباتەیە ئەم ئیسفادێ لەوە کە پەتەکەی گوریسەکەی شل کردووە بۆ NRT با ئارەزوی خۆی قسە بکە لە نیەتی هاتنە لەم ڕێگایەوە بتوانێت خەڵک ڕێژەیەکی زۆرتر بێنێتە سەر سندوقەکانی دەنگدان بەڵێ کورتیکەینەوە بۆ یەک ڕستەیانی پەیوەندی بەو ئازادی سیاسیەوە نییە کە هەندێک زەری دیعای بۆ کرد لە کوردستانە ئازادە هەموو لایەنەکان ئەوەی کە بیانەوێت لە بانگەشی هەڵبژاردنە بۆ نەبتوان بیڵێن پەیوەندی بۆ ئازادی سیاسیەوە نییە نەخێر هیچ پەیوەندی بە ئازادی سیاسیەوە نییە ئێمە بینیمان چەند جار یەکێتی و پارتی هەڕەشیان لە NRT کردو چەندین جار سووتانیوانە لە دەورانی پێشوە بەڵام ئەمەی ئێستا تاکتیکێکە کە پارتی بە جۆرێگەی گرێ بۆ ئەوەی کە نیسبەتی دەنگەکانی ناوچەی سەوز لە بینی بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی هاوپەیمانەتی یەکێتی و گۆڕانە بێنێتە خوارە و دابەشیکە لەو ڕێگایەوە دەنگەکانی خۆی بچێتە سەرەوە تەوازنێ ڕاگرێ قسەکانی نێچیروان بارزانی کە لە ناوچەی سلێمانیا کردیوتی ئێوەمان بۆ ئەوە نەهێناوە ڕێژەی دەنگێنانی ئێوە زۆر مهم نییە ئەوە مەبەستێوەیە کە ئەزانێ کە پارتی لە ناوچەی سەوزە ئەو دەنگە ناهێنێتەوە بۆ ئەوەی ڕێژەی ئەو دەنگەکەمەی کە چاوەڕوانێکا بیهێنێ بیباتە سەرەوە لە ڕێگای ئەوەیە کە دەنگەکانی ناوچەی سەوز لە نێوان لیستی هاوپەیمانەتی گۆڕان و یەکێتی لە سەرێکۆ لەسەر کۆبزوتنەوەی گۆڕان دابشکا و ئەو لیستەکەی ڕێژەکەی بچێتە سەرەوە لەسەری یەکێتی شۆگوتم ئەوان تاکتیکەوەیانە کە بزوتنەوەی گۆڕانیان بزوتنەوەی نەوەی نوێیان کردووە بە مقاشێ بۆ ڕاکێشانی خەڵک چکازان تەبلیغاتەکانی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان ئەوەندە ڕووسوا و لە دواوەیە وەک دوو حیزبی ناودەسەڵات توانای هێنانەکایە و جەزبی خەڵک بۆ سەر سندوقەکانی لە دەستداوە ئەگەڕێمەوە بۆڵات هاوڕە خەسرە و لەرەدا پێم خۆشە لە هاوڕێ عوسمان سەبارەت بە بایکۆت بپرسم کە تەواوی سەرانی ئەحزابی بەشداربووی هەڵبژاردنەکان ترسێکی زۆریان لە ئەوە هەیە کە خەڵکێکی زۆر بایکۆت بکە هەر لە سەرەتاوە بۆ نمونە پاوڵ تاڵەبانی باسی لەوە کرد کە خەڵکێکی زۆر بەشداری هەڵبژاردنەکان ناکات و بایکۆت یەکاتوە لەم ماوەی هەڵمەتی هەڵبژاردنەدا ئەتوانم بڵم زۆربەی زۆری بەرپرسانی حیزبەکان باسییان لەوە کردووە بە زۆرێک کە ئاگادار لەوەی کە لەشکرێکی زۆر لە بایکۆت
بوونی هەیە و ئەیانەوێ خەڵک هەر بدەن بۆ ئەوەی کە بچێت بەشداری هەڵبژاردنەکان بکات. ترس لەم ڕێژە زۆرە لە بایکۆتووە ئەوەی کە هێندە بۆیان گرنگە حتمما خەڵکی بەشداری هەڵبژاردنەکان بکات لە چیەوە سەرچاوی گرتووە؟ زۆر باشەمە واقعەتی خۆی هەیە ئەگەر لە مەسەن لە عێراق و دەست بکەین هەتا لە کوردستانیش ئەگەر دەورانی پێشووتر هەمومان ئاگادارین کە ناڕزایەتێکی بەرفراوان ئاستی ڕاپەڕین ئاسی بەرزکردنەوەی دروشمی ڕوخانی دەسەڵات ئێرحەل هەموو ئەمانە بوونە واقعەتێک کە لە بەغاو لە شارەکانی جنوبی عێراق بە فراوانی لەم بارەیەوە هەتا سووتانی بارەگاکانیان دەرکردنی هێزەکانیان شەڕکردن لەگەڵ میلیشیاکان ئەمە واقعەتێ بوو کە درزێکی گەورە نەهە درزێکی گەورە کەوتە بینی خەڵکو و دەسەڵاتەوە بە جۆرێک نەفرەتی خەڵک لە ئاسێکایە کە ئەم دەسەڵاتی بە هیچ جۆرە نایە لە هەمان کات دەسەڵاتیش هەمووان نەزانین کە زیاد لە 1000 کەسی لە خەڵکی خۆپیشاندن و ڕاپەڕی و کوشتووە کە ئەمە واقعەتێکە بۆتە دوژمنایەتیەک لە بینی خەڵکو لەوەی خەڵکو و جەماوەری ناڕازی و دەسەڵاتی سیاسیە بۆ بە هەمان شێوەژە گەڕێنەوە بۆ کوردستان لە کوردستانیشە ئەو واقعەتەمان بینی کە لە ناڕزایەتی مامۆسایان ناڕزایەتی کارمەندان خەستەخانەکان کارەبا عمومەن نەفرەتی خەڵک لەم دەسەڵاتە کە هەموو کەس ئاگادارە شتێکی شاراوە نییە ئەوەی کە خەڵک نەفرەت لەم دەسەڵاتەکە خەڵک خواستی ڕوخانی ئەم دەسەڵاتی هەیە هاتە سەرجادە داوای کرد ئەم دەسەڵاتە بڕوخێ خەڵک ئەم دەسەڵاتی ناو ئاژ نابێتەوە لەگەڵ ئەم دەسەڵاتە دوژمنایەتێکی گەورە و واقعی کەوتۆتە بینی خەڵکو دەسەڵاتەوە ئەمە واقعەتێکە هیچ کە خۆشیان ناتوان نەکوور لێ بکەن و بەم جۆرە تەبلیغاتە کە ئەیکەن هەوڵێن خەڵک ئاشکەنەوە و خۆشیان ئەزانن واقعەتێکە کە نەک بەشدار نەکەن لە دەسەڵات خەڵک نەفرەت لە انتخاباتەکەشیانەکە خەڵک نەفی پرۆسی انتخاباتەکەیانەکاتەوە خەڵک هەوڵە ئەم انتخاباتە هەڵۆشێنێتەوە هەر ئەو سووتانی شڕکلامەکانیان ڕسمی ئەو کەسانی کە دیعایە بە خۆیان دەکەن کاندیدەکانیان ئەمانامی واقعەتێکە بەڵام بەجیا لەوەی تو هەر ئاسی ڕاپەڕینەکە گەر کەمێک هاتێتە دو و پاشەکشی کردێ بەڵام واقعەتی تووڕێ و ناڕزایەتی خەڵک بە قووەت و بەجێگەی خۆی ماوە وەکەی ئەمە ئەبێتە واقعی و هەڵە سێ و ئەم دەسەڵاتە ڕاماڵێ ئەمە مەسەلەیەکی ترە و خودی دەسەڵاتیش ئەوەی کە حکومەتی پێشتر هەڵوەشا و عادل ئەمەدی لە کارلابرا و بەدیلێکی کیان هێنا جێگەی یا مەسەلەن کاربەرەکە وەکو کازمی ئەمە هیچ جوای بۆزەکە ناوەتەوە و ئاستی ئەترازەکان قابلی تەقینەوە بە تایبەتی کە ناڕزاتی خەڵک لە دەسەڵات چ پەیوەندێکی بە هەڵبژاردنەوە هەیە مەگەر هەڵبژاردن دەرفەت ناکاتەوە بۆ ئەوەی کە ئەحزابێکی تر کە ئێستا لە دەسەڵاتانین شانسیان پێ بدات ئەوان بێنە دەسەڵاتەوە پرسیارێکی دقیقە زانین عمومەن ئەوەی کە خەڵک بەم دەسەڵاتە ناڕازیە یعنی پێکهاتی ئەم دەسەڵاتە لە کوردستانە 30 ساڵە و لە عێراقا 7 ساڵە جەمعێکن پاکێجێکن هەموو یەک بەجار لە تەوازن خوای مەسەن ڕئیسەکانیان مەسەن حەزبی داعوە و فەزیلە و مەجموعەیەشیان لە عێراقا جێگەڕۆگانەیە پارتی و ئیچێتی لەو جێگەڕۆگانەیە خەڵک ئەزمموی چەند ساڵی لەگەڵیانەیە کەمانە هیچ کاتێ نەک جوابگوی خەڵک نەبوون بەڵکو هۆکاری گێژاوی سیاسی و ناجێگیری سیاسی و کارەسات و مەینەتباری و فخر و فەلاکەت و لە هەمە کاتە دەوڵەمەندکردنی خۆیان ئەمە تووڕێکە خەڵک لێم دەسەڵاتە بڕوە کە تۆی دەسەڵاتە بڕوە انتخاب بژاردنەکانی پێشووتر ئەگەر خەڵک فری خواردبێ ئەگەر خەڵک مەسەلەن جۆرێک ئومێدێکی بووبێ بە بۆچوونی من ئێستا عمومی خەڵک لە سا 90 خەڵک هیچ ئومێدێکی بەم دەسەڵاتە نە لە بەغا نە لە کوردستانە نییە بەڵام معنای ئەوە نییە ئەم انتخاباتە ناکرێت معنای ئەوە کە ئەمریزە سیاسیانە انتخاباتە ناکەن هەروەی کە هاوڕیان شارەتیان پێ کە مەسەن ئەچن لە شوێنە داخراوەکان و نارن بێنە ناو خەڵکەوە نارن ڕکلامەکانیان لە خەڵکا بکەن جگەل لە ڕسم هەڵواسین جگەل لە علامەکانیان ئەوەی کە بێنە ناو خەڵکەوە وعد بن قسە بکەن مەسەن تەبلیغکەن بۆ خۆیان بناسێنن هیچێکی لەمانە نارنم کارە بکەنێسا فقط وەکو پاوێڵ و شاناز و ئەمانەچنە لەو شوێنایی کە تابعی خۆیانە و حمایەتێکی تونی بۆ دانێن پارێزگارێکی لە خۆیانەکەم کە لە واکێشان و لە بەردبارانی خەڵکە ئەترسن مەجبورن بەم شێوەیە ڕێکخراو بکەن بۆ انتخاباتەکەیان یعنی عمومەن خەڵک ئەم نەفرەتە ئەگا بۆی کە هەوڵێن ئەم انتخاباتە هەڵۆشێن نەگەر بایکۆت بکەن نەگەرەوەی کە نەچن دەنگمەن ئیمکانی ئەوەیە کە لە خەڵک لە بەرامبریان نەبۆسێتەوە
ئەمە زۆر واقعێ و ئێمەش پشتیوانی لەواکەین ئێمەش داوا لە خەڵکێکین لە هەر شوێنە بۆیان کرێم کارە بکەن لە شوێنە ئەتوانن بێنە مەدان بێنە سەرجادا ووان لێ پێشن حتا ئاسیەوەی کە وەختی ڕۆژی انتخاباتەکەش بەرەی انتخاباتەکەیان بگرن و یعنیچکە ڕێگەیەک بۆ ئەوی کەم کارەسات و مەئەسات و ناجێگیری سیاسیە کۆتایی پێبێ ڕێگەیەک بۆی کە خواستەکانی خەڵک بێتە دی ڕێگەیە کە خەڵک نەجاتی بێ لەم جۆرە دەسەڵاتی کە 30 ساڵە مۆتەکەی بەسەر ژیانی خەڵکەوە کابوسێکە بەسەر ژیانی خەڵکەوە ڕێگەکەی تەنها ڕاماڵینیانە تەنها پاکردنیانە و ئەم جۆرە تەبلیغ و ئیشکردن و قسەکردنە هەوڵە بۆی خەڵک ئاشکردەوە بە هیچ جۆرەم خەڵکە لەم دەسەڵاتە لێ خۆش نابێ نەک ئاژ نابێتەوە لێ خۆش نابێ تازە بۆ بەتە دوژمنایەتی بەتایبەتی لە جنوب و بەغایە خەڵک بۆتە ئەم دەسەڵاتە دوژمنی ئەم خەڵکەیە و پێویستە بێنن بە دادگا حتا ئەم کارنامەی ئەم هێزە سیاسیانش لە کوردیانە لە کوردستانە پێویستە داوایان لەسەر قەیدکرێ پێویستە شکاتیان لێ بکرێ لە دادگای دەولیە لە دادگای مەحەلی لە هەموو شوێنەکە لیستێک تاوانیان هەیە بەجار لە هەر کارەسات و مەئەساتی بەسەر خەڵکیانەوە بەڵام تاوانبارن بە خوێنی ئەم خەڵکە تاوانبارن بە جۆرەهات تاوانکاری کوشتن بە هەموو شێوێک المهم مەسەلەیە کە پێویستە جدی بینتیا و ئاگادار بین و خەڵکی کوردستان پابند بێ پێوەی هەوڵدانە بۆ فەشەلکردن بە انتخاباتە ئەمە کردەوە ئەکرێت چۆن ئەنجام دەین بەڵام نیو سەعاتێکی بەرنامەکەمان ڕۆیشتووە ئەگەر لێرەدا وچانێکی بچووک بدەین و چەند خولەکێک و دەینەوە لە پێشنگ تیڤیەوە بۆ چوونەکانی خۆت سەبارەت بە هەڵدارنەکانی عێراق بەیان بکە. ڕۆژی هەڵبژاردنەکان واتە 10 ئۆکتۆبەر پێشنگ تیڤی کراوەیە و هەموو کەس دەتوانێت لە ڕێگەیەوە بۆ چوونەکانی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکان بەیان بکات. تۆش دەتوانیت بەشدار بیت پێشوەخت پەیوەندیمان پێوە بکە تا کاتێکی گونجاوت بۆ ئامادە بکەین و لە پێشنگ تیڤیەوە قسە و باسی خۆت سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکەیت. بەرداوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان بینەرانی ئازیزی پێشنگ تیڤی بەرنامەی ئەمڕۆمان تایبەتە بە هەڵبژاردنەکانی عێراق کە لەم بەرنامە تایبەتە تا هەریەک لە عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی بۆ پێشەوە و خسرەوسایە لە دەستەی نووسەرانی بڵاوکراوەی ئۆکتۆبەر لەم گفتوگۆیەدا لەگەڵمانن. عەبدوڵڵا مەحموود ئەگەر بێمە لای ئێوە لە درێژەی مەسلەی بایکۆتدا بۆم گرنگە ئەو پرسیارە بکەم کە هەندێک لە ئەحزابە ئۆپۆزیسیۆنەکان بە تایبەتی نەوەی نوێ خەڵکی بەوە تۆمەتبارەکەن کە ئەگەر بەشداری هەڵبژاردن نەکەیت و بایکۆتی بکەیت ئەوە لە بەرژەوەندی دەسەڵاتدارandایە ئەم بۆ چوونە ئەم ئیدعاە چەندێ ڕاستەوە بۆچی پەنا ئەبرێ بۆ ئەوەی کە خەڵکی بەمە کەسانێک کە ئامادەنی بەشداری هەڵبژاردنەکان بکەن بە پشتیوانی لە دەسەڵات تۆمەتبار بکرێن. بەڵێ طبعا یەکێک لەو لایەنانەی کە نەوەی نوێ ئازادا ناتوانێت تەبلیغات وشکی خۆی بکە ئەوەیە کە یەکێتی و پارتی ئەو پێداگریەی کەناڵەکانی نەوەی نوێ بە قازانجی خۆیان دەبینێت چونکە ئەم وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن کە خۆی مەترەح کردووە لە حاڵەکە خەڵکی کوردستان دەزانن کە بایکۆت لە انتخاباتەکانی پێشودا ڕێژەی بایکۆت یەکجار زۆر بوو. ئێستا کەنەوەی نوێ بە میدیایەکی پانوپۆڕەوە داوا لە خەڵک دەکات بێ بەشداری هەڵبژاردنەکان کەن تەمەنەوە بانگەشەیەکە لە قازانجی یەکێتی و پارتی هەر بۆ یەکێتی و پارتی ئەم جارەیان ئەم کارەیە ئەم خودی ئەم کارەی ئەم پێداگریەی نەوەی نوێ لەسەر بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکاندا هێندەی بە قازانجی یەکێتی و پارتی ئەوەندە بە قازانجی خودی نەوەی نوێ نییە. ئەمە لایەنێک چکەوەیە کە هەمیشە ئۆپۆزیسیۆنی بۆرژوازی کورد یەک مەسەلەیان هەیە کە پێشتریش ئێمە ئەزمونمان هەیە خودی بۆ نمونە بزوتنەوەی حیزبی گۆڕان کاتی خۆی کە هاتە مەیدان هەوڵەکەی هەموو ئەو بوو کە دەسەڵات لە دەست ڕاپەڕینی خەڵک نەجاتدا و
واقعان بزوتنەوەی گۆڕان گەورەترین گورزی وەشان لە بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری کە لە کوردستاندا هەبووە لە ڕێگەیەوەی کە سواری شەپۆلی ناڕزایەتی خەڵک بووە خواستەکان و ویستەکانی بە دەرەجاتێکی دیاریکرا و بەلا ڕێدا بن ئێستا نەوەی نوێ خەریکە ئەو دەورە دەگێڕێ بە دیارە بەلاواستر لە مۆقعێتێکی خراپتر لە چاو ئەوەی گۆڕان چونکە نەوەی نوێ هەرگیز ناتوانێت نەوەی نوێ ناتوانێت وەکو بزوتنەوەی گۆڕان جارێکیکە فریوی خەڵک بدا نەوەی نوێ خۆی کۆمەڵێک کۆمپانیایە هەموو هەوڵەکەشی ئەوەیە لە کۆمپانیایەوە تەحویل ببێ سەرۆکەکەی تەحویل ببێ بە کاراکتەرێکی سیاسی و خودی نەوەی نوێش وەکو کۆمپانیایەکی گەورە بگۆڕدرێ بە هێزێکی سیاسی ئەمەی دەوێت لە یەکێتی و پارتی ئەگەر ناجیاوازیەکی عجیب لە بۆچوون و ڕوانینی نەوەی نوێ لەسەر کێشە ئەساسیەکانی کۆمەڵگەی کوردستان و عێراق هینەوەی نوێ لەگەڵ یەکێتی و پارتیانە وەرە لەسەر ئایندەی سیاسی کوردستان و فیدرالیزم خۆ هیچ جیاوازێک لە مابینی نەوەی نوێ بۆ لەگەڵ یەکێتی و پارتی نییە لەسەر ئایندەی سیاسی کە ئەمە چەندێ دروستە ئەگەر کەسێک بەشداری هەڵبژاردن نەکات ئەمە لە بەرژەوەندی دەسەڵاتدایە طبعا ئەمان دەیانەوێت وا بڵێن بۆی خەڵک وای لێ بکەم بە حسابی خۆیان بچێ بەشداری دەنگدام کە ئەوان هەڵبژێرێ بەڵام ئەگەر خەڵک نەچێ بۆ دەنگدان بە پێچەوانەوە نەچوون بۆ دەنگدان واوەتر لەوەش نەچوون بۆ دەنگدان بایکۆتکردن و لە بایکۆتی ژواوەتر ئەوەی کە تۆ وا بکەی کە ئەم هەڵبژاردنەش فەشەل بێنێ طبعا کە فەشەلیش بێنێ لە ئەوڵەوە دیارە چونکە وەختێک خەڵک متمانەی بە هێزەکان نەما خەڵک متمانەی بە ئەو هێزانە نەما کە بەشداری هەڵبژاردنەکانن بێگومان بڕواشی بە هەڵبژاردن نییە هەروەکو ڕەفیقانەش وتیان متمانەی نێوان خەڵک و دەسەڵات بە ئەندازەیەک نەکەر نەماوە بەڵکە ئێستا ڕاستە و خۆ ئەم لەلایەک دەسەڵات و لەلایەک خەڵک کەوتونەتە بەرامبەر بەیەکەوە بۆ خەڵکیش کە ئەزمموی هەتا ئۆپۆزیسیۆنی هەیە نەوەی نوێش بەشێکە لەو هێز ئۆپۆزیسیۆنە کە ناتوانێت لەوانەی پێش و باشتر بێ نەوەی نوێ دەیانەوێ هەموو هەوڵیان ئەوەیە خەڵکی کوردستان بانگەواز کەم بچێ بۆ دەنگدان بۆ ئەوەی ئەم بزوتنەوە ناڕزایەتی جەماوەریەی کە بایکۆتیشی تێپەڕاندووە خاو بکەنەوە چونکە دەزانن کە خەڵکی کوردستان ئەگەر لە ئینتیخابات و هەڵبژاردنەکانی پێشوودا وەکو خۆیان وتیان 170 بەشداری نەکردبێ ئەم جارە ئەگەر لەوەش زیاتر بڕوا کەواتە خودی یەکێک لەو پرەنسیبانی کە بۆرژوازی هەمیشە بەرەستیەوە دەگرێ و شاناسی پێوە دەکەن مەسەلەی هەڵبژاردنەکانە ئەو چەکەیان لەدەست دەردێ وەختێک ئەو چەکە لە دەستیان دەرهات خودی نەوەی نوێش ئەو چەکە کە شاناسی پێوە دەکات دەرەستی دەردێ بۆیە هەموو هەوڵیان ئەوەیە کە بە خەڵک بڵێن ناخەڵکینا بڕۆن بۆ دەنگدان ئەگەر نەچن بۆ دەنگدانەوە یەکێتی تەزویراتی زیاتر دەکا پارتی تەزویراتی زیاتر دەکا ئەگەر نەچن بۆ دەنگدان ئەوان خۆیان لە جێگ ئێوە شتەکانتان بۆ پڕ دەکەنەوە وەک ئەوەی کە بە جۆرێک کە ئێوێ پیرۆزی دە بە پرۆسی هەڵبژاردن بە پیرۆز ڕابگرێ لە حاڵێکدا لەلایەن خودی خەڵکی کوردستانەوە خودی هەڵبژاردن هیچ پیرۆزیەکی نەماوە دەزانن چونکە خودی هەڵبژاردن تەنها لە هەموو حاڵەتێکدا ئەگەر زۆر پاک و بە بێگەردش بەڕێوە بچێ کە ناچێ دەتوانێت ببێتە پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکار پاشکۆی دەسەڵاتی جێبەجێکاریش لە کوردستاندا یعنی پاشکۆی دەسەڵاتی میلیشیایی پاشکۆی دەسەڵاتێک کە داهاتی بەرەستەوەیە پاشکۆی ئەحزابێک کە هەر یەکەیان خۆیان بەیەکێک لە قوتبەکانی منتیقەوە گرێداوە بۆیە نەوەی نوێ دەیەوێت چاوپۆشی لە هەموو ئەوانە بکە بە هەر قیمەتێک بێ هەوڵ دەدا کە پرەنسیبی هەڵبژاردن وەکو شتێکی ڕیسوا لەلایەن خەڵکی کوردستانەوە پیرۆزیێکی پێ ببەخشێتەوە بە بۆچۆنی من ئەمە ئامانجەکەیەتی کە ناتوانێت بیکە چونکە خەڵکی کوردستان ئەو مەترسێکە ئەی خەنە ڕووکە ئەگەر نەچیت بەشداری هەڵبژاردن بکەی ئەوە لە بری تۆ دەنگ ئەدەن لانی کەم پچۆ زەربێک بدە لە وەرەقەی دەنگدانەکە بۆ ئەوەی کە هیچ کەسێ نەتوانێت سود لە دەنگەکەی تۆ ببینێ و تەزویر نەکرێت ئەمانە چەندێک واقعیەتی تێدا هەیە هیچ واقعیەتێکی تیانە چونکە وەک پێشتری ژودمان نەوەی نوێ لە ڕێگەی هەڵبژاردنەکان و لە ڕێگەی هێنانی کورسیەوە یا هیچ هێزێکیکە لە ڕێگەی هێنانی دەنگ و کورسیەکانەوە لە کوردستاندا ناتوانێت جێگۆڕچەی دەسەڵات بکە ئەوە ئەزمون کراوە بۆیەوە بیانوێکی زۆر پوچە یعنی تەبلیغاتێکی زۆر بێناوەڕۆکە ئەمە خەڵکی کوردستان دەبێت خودی سەرجەمی پرۆسەکەس یعنی سەرجەمی ئەو کە پێڵێن پرۆسەی هەڵبژاردن لێک گرێداتەوە بە پرۆسەی دەسەڵات و ڕۆڵی فریوکارانەی ئۆپۆزیسیۆن و بە شکستکێشانی ئەمە ئەسڵەکەیەتی خەڵک
ئەوانەی کە دەچن بۆ نمونە ئەوان دەڵێن خەڵک باچێ بۆ هەڵبژاردن باش خۆ هەر ئێستا ئەگەر تەماشا بکەی لە ئاستی کۆمەڵگەی کوردستاندا دەنجی ڕەتکردنەوەی درۆکانیان دەنجی بێباوەڕی بە حیزبەکانیان بەنەوەی نوێچەوە زۆر بەهێزترا لەو تەبلیغاتەی خودی یەکێتی و پارتی حیزبەکانی کە دەیکە لە حاڵێکدا خەڵک ئەو کەناڵانشی بەدەستەوە نییە مەگەر کۆمەڵە کەناڵی زۆر مەحدود و لاوەیکی ئەگەر کەڵکی لێوەربگرن وەکو تۆڕە کۆمەڵایەتیەکان و تا دوایی بەڵام ئەگەر بەو ئەندازەیە کە ئەحزابەکان خەریکن دێن بەرگری لە هەڵبژاردن دەکەن و بانگەشە بۆ هینەکانی خۆیان دەکەن ئەگەر دەنجی ناو تێکدانی پرۆسەی هەڵبژاردن نوێنەرایەتی کراب بکرێت لە ئاستێکی وەسیعدا لە ئاستی عراق و کوردستاندا دەتوانێت بە یەکجاری کۆتایی بە پرۆسەی سیاسی بەو پرۆسە سیاسیە بێنێ کە ئەم حزابانە سوکانەکەیان بەرەستە نەک عمومی پرۆسەی سیاسی چونکە خودی بزوتنەوەی ناڕزایەتی جەماوەری خودی لە بایکۆ دواوەتر خودی تێکدانی هەڵبژاردنەکە خودی تێکدانی میتینگەکانیان خودی تێکدانی بانگەشەکانیان خودی هەتا وەڵامدانەوە پێیان هەموو ئەوانە دەتوانێت هەنگاوێکی کە بزوتنەوەی ناڕزایەتی بە بۆچوونی من بەرێتە پێشەوە و ئاست و ئوفقێکی باشتر بۆ ئایندەی سیاسی و یا بۆ ئایندەی ئەم بزوتنەوانە بێنێتە پێشەوە و خودی ناڕزایەتی جەماوەریش بەشێکە لە پرۆسەی سیاسی بە بۆچوونی من ینی خودی ئەوانەی کەناسم بۆ دەکەن لە خەسرەوسایە کە هەڵبژاردن سێ ڕۆژی تر بە ڕێوەیە جەماوەرێکی زۆر ئامادە نیە بەشداری بکات و ڕق و تووڕەیەکی زۆری هەیە لە دەسەڵاتداران بە هەموو ئەحزابەکانیەوە ئەو ئەحزابانی کە بەشداری هەڵبژاردنەکان دەکەن بانگەوازی خەڵکی دەکەن بێن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن بە بۆچوونی ئێوە پێویستە خەڵکی چی بکات لەم فەزایەدا بە بڕای من خەڵک ئەبێ ئەم ڕۆژانەی کەماوە میتینگی پێچەوانە بەڕێبخا لە دژی سەرتاپای ئەم پرۆسەیە کە ناویان ناوە پرۆسەی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان کە ناویان ناوە دیموکراسی و دەنگدان بە بڕای من ئەوزاعی سیاسی ئێستای کوردستان بەرابەرچی نێوان خەڵکی کارگەر و زەحمەت چێش لەگەڵ چینی دەسەڵاتدار چ لە کوردستان و چ لە هەرێم لە نێوان بەشداریکردن و بەشداری نەکردنە حەل نابێت یعنی چه ئەوانەی کە ئەڵێن بایکۆت کرێ و چه ئەوانەی کە ئەڵێن وەرنە سەر سندوقەکانی دەنگدان هەردووکیان بە شێوەیەک لە شێوەکان ئەم سیستەمە ئیعاداکەنەوە یعنی ئەوەی کە عەبدوڵڵا مەحموود دەڵێ مەسەن بایکۆتکردن هەنگایەکی پێشڕەوانە نییە بۆ لەبەرەوەی کە جارێ با بڵین ئەوانەی کە بۆ نمونە بایکۆ دەکەن ئەگەر لەم ئینتیخاباتەیە لە سانەوە نوێی خەڵک نەچێ بۆ دەنگان لە سا یەک بێ خۆ قانونێک نییە بڵێ ئەگەر لە سا 51 بەشداری نەکەیتر ئەو ئینتیخابە باتڵە و ئەبێجای تر ساز بدرێتەوە کەوایە بایکۆت ناتوانێت ئەو ناڕەزایەتی و خەباتەی کە خەڵک لە چەند ساڵی ڕابردووا کردوێتی هیچ ئەنگاوە ناباتە پێشەوە بە پێچەوانەوە تۆ مووقفێکی بێدەخاڵە دەگری پاسفی زەبی ئەچی لە ماڵەوە دەنگ ناوی دانیشی ئەم بەڵام ئەوان لە سایەکیش حکوومەت سازێنەوە نابێ ئەوشمان لە بیرچێ یەکێ لە ئامانجەکانی ئەم ئینتیخاباتە ئەوەیە کە ئەو سراعی کە لە نێوان خەڵک و دەسەڵاتە هەیە لەسەر مەسلەی مانەوە و ڕوخانی ئەم دەسەڵاتە ئەمە گرێ ئەسڵیەتی وەختێ تۆ چی دەنگ نایی یعنی ڕێکەیتەوە بە ئەوان بڕۆن خۆیان چیەکەن بە شێوەی خۆیان ئەچن حکوومەت سازێنەوە بەڵام ئەوانەشی کە ئەچنە سەر سندوقەکانی دەنگدان و یا بە سپی خەنە ناو کارتەکانیان بە سپی خەنە ناو سندوقەکانەوەیان بەشداریەکەن و دەنگیان ئەوە دیسانەوە ئەو وەهمەیە کە تۆ ئەو چوارچێوە قوبوڵ کردووە کە یەکێتی و پارتیدایانناوە کە ئەحزابی میلیشیایی حەشدی شەعبی ڕێکخراوی ئەمانەی کە چەکداری ئەحزابی شیعەن یا لایەنە شیعەکان یەک دێرکە ئەگەر نەبەشداریکردن و نەبای کۆت ڕێگە چارە بێ ئەو وەختە ڕێگە چارە چییە ڕێگاکەیەوەی کە بێ خەڵک بێتە سەر جادا ئەبێ خەڵک بێ ڕێگا بگرێ بەڕێوەچوونی ئەم ئینتیخاباتە مەسەڵەن لە هەموو شوێنێ هوهایان لێ بکێشرێ بەردەباران کرێن ڕێیان لێ بگیرێ ناوەندی شەقامەکان بکرێتە میتینگی فراوانی جەماوەری کە بڵێن ئەمە ئینتیخاباهی ئێمە نییە ئێمە نان و کار و ئازادی و خۆشگوزەرانیمانەوێ ئێستا دەورەی ئەوەیە خۆی لە پێش ئەم ئینتیخاباتانەوە خەڵک بۆ نان و ئاو و کارەبا و بۆ مەسلەی دامەزراندن و بۆ بەرزکردنەوەی دەرماڵەکان و هەموو ئەمانە هاتۆتە مەیدان بە بڕۆی من ئەما بێ سەراسەری بکرێتەوە ئەم حرەکەتە هەیە خۆی ئێستا خۆی خەڵک بێموبالاتە بەرامبەر بە ئینتیخاباتەکە بۆ معنایی کە ئەزانەیە
ئەم انتخاباتە هیچ شتێکی بۆ ئەوی تیانە ئەگەر بە لە سایەک تێپەڕێنرێ ئەگەر بە سانەوە نۆ بەشداریکردن تێپەڕێ ئەگەر بە قازانجی بەشداری ئەحزابەکان تێپەڕێ ئەگەر بە قازانجی بایکۆ تێپەڕێ عاقبەت ئەم دەسەڵاتە هەر سازە درێتەوە خەڵک ئەمە مەسەلەی نییە خەڵک ئەوەی مەسەلەتی کابێ ئەم دەسەڵاتانە بڕوە کەوایە ئەبێ ڕۆژانی هەڵبژاردن بکرێت بە فرسەتێ بۆ هاتنە مەیدانی خەڵک بۆ ڕیسواکردنی ئەم انتخاباتە بۆ بربەستکردنی بۆ ممانعەتکردنی بۆ ئەوەی کە ڕێ نەدرێ ئەمانە لە هەر شوێنە دەرکەوتن ئەبێ خەڵک پەلاماریان با ڕێگەیان لێ بگرێ چکە ئەوانەی کاشنەوە بۆ پەرلەمان هەر ئیدامی ئەم سیستەماکەن کەوایە خەڵک نابێتەوە هەمی هەبێ بۆی کە ئەگەر بچێتە ماڵەوە دانیشە و دەنگنە ئەو زاعەکە لە قازانجێتی بەعکسەوە معنای خەواندنی ئەم اعترازاتانەیە معنای وایە کە تۆ ڕێی ئەوان بڕن و کاری خۆیان بکەن بە لە سایەکی بەشداریکردن حکوومەتی خۆیان ساز بنەوە کەوایە ڕۆژانی انتخابات ئەم چەند ڕۆژەی کەماوە بە بڕای من ئەبێ خەڵکی ناڕازی کرێکاران زەحمەت کێشان گەتناوەندی گەڕەکەکان بەردەرگای شوێنی سندوقەکان هەموو ئەمانە بکەنە شوێنی هوها کێشان شەربەزارکردنی ئەو کەسانشی کە ئاچن دەنگیان ئەبێ ڕێبگیرێ لەوەی کە بە ئەترازاتی جەماوەری لە زانکۆکان لە گەڕەکەکان لە ناوەندی سندوقەکان لە هەموو ئەم شوێنانە بێ میتینگی جەماوەری پێچەوانە لە دژی سەرتاپای انتخابە بێتە مەیدان من پێم وایە ئەمە ئەتوانێت و ئەمە بەشێکە ئەم نەوە ئەترازە بەشێکە لە ئەترازاتەکانی باداوە لە ئەترازاتەکانی سەیسایق لە ئەترازاتانی دەرچوانی زانکۆ لەوانە لە دکتۆران کە بە گرێبەست و موچان وەرنەگرتووە لە کرێکارانی ژینکە لە ژنانی ماڵەوە کە ئەکەونە بەر لێدان و زەبروزەنگی خێزانی بە بڕای من سازدانی میتینگ و ناڕزایەتی پێچەوانە لە دژی ئەم انتخاباتانە و ڕیسواکردنی لە ئیدامەی ئەم اعترازاتانەیە بێتە دەرەوە پێم وایە ئەمە تەنها کارێکە کە ئەتوانرێ بە قازانجی خەڵک و لەم انتخاباتانە فرسەت بێنێ و ریزەکانی خۆی کۆکاتەوە یەکگرتووکە بۆ ئەو ڕووداوانەی دوای تەواوبوونی انتخابات باشتر و بەهێزتر بێتە مەیدان بۆی بتوانێت سەرنجام کێشەی خۆی لەگەڵم دەسەڵاتی یەکلا کاتەوە دەسەڵاتی بێنێتە سەرکار کە لە نێرانی خەڵک خۆی بێ کە لە شوراکانە نوێنەرایەتی بکرێت کە لە ئەنجومەنەکان کە لە کۆڕ و کۆمەڵەکان خۆیان ئیداری کۆمەلگا بەرەوە برن بە بڕای من ئەمە جوابی ئێستای ئەم انتخابە و ئەم سینەریۆ پرۆپوچەیە کاتی بەرنامەکەمان زۆر بردێتە پێشەوە لایگەڵ هەرێکێکتا دواوتەتان لێ وەرەگرن بەڵام پێش ئەوە پێم خۆشەکە سەرنجێک هاتووە لە بینەرێکەوە بیخەمە سەر شاشەکە کە باس لەوە دەکات کە جەماوەری کرێکار و زەحمەت کێشی کوردستان نەبێ بە دریشمی یەکڕوویزی کوردایەتی هەڵبخەڵەتێن چونکە ئەگەر ئەوان ڕاست دەکەن دەیانتوانین با یەک لیست دابەزن شەڕەکە بە خەڵکی دەکەن و خۆشیان لە سبەینێدا کێکەکە بۆ خۆیان دابەش کێکەکە بۆ خۆیان دابەش دەکەن ئەوە سەرنجێکێک بوو لە بینەران ئەگەر پێتان خۆش بوو دواتر سەرنج لەگەڵا لەسەر بدەن بەڵام هاوڕێ عوسمان ئەگەر قسەیەک ما بێت لە گفتوگۆکەدا نەهات بێت و سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بە گرنگی بزانن ئاماژەی پێ بدەن فەرمون باڵێ یەکەم شت من جارێککە تاکی دەکەم لەسەرەوەی کە باسی بایکۆ دەکرێت باسی بەشداری نەکەن لە دەنگانە ڕێمەوە هەنگایەکە بدووە ناگونجێ لەگەڵ ئەو هەدوو مەرجەی انتخاباتی ئێستاە ئەگەر دەورانەکانی پێشوو باز بۆ کرێ بە خەڵکمان بوو تا بەژای لە دەنگانامەکەن بە جۆرێک وەزێکی ئارامتر بوو پاچەنە مەسەن جێژاوی سیاسی و فەزای سیاسی کوردستان هەمیشە لە جێژاوی سیاسیا بووە بەڵام جۆری انتخاباتەکان خەڵک ئومێدی هەبوو خەڵک مەسەلەن ئەچوو دەنیا پێوا بوو ئاڵو گۆڕێگەکە ئێمە ڕۆشنمانە کردو کە دەنگمەیان و ئومێتان بۆ انتخاباتانە بێ ئێستا بایکۆ زۆر لە دواوەیە ئەسن جۆرێک ناسیاسی بوونی و کەسانە مەطرحەکە کە باسی بایکۆ دەکەن بۆ سەوەی کە تاکی لە لای ئێمەوە هاتنە سەر شەقامی خەڵکە ناڕزایەتی خەڵکە شێوانی انتخاباتەکەیە ئەمە ئەوە ئەتوانێ ئیدامەی ئەو دروشمونە ڕزایەتیانە بێت کە باسی ڕوخانی دەسەڵاتی سیاسی کراوە باسی ئرحەل کراوە ئەوە ئەتوانێت ئیدامەی بێ بایکۆت ئەیگەڕێنێتەوە بۆ دواوە ناتوانێت پێشڕۆی بکە بایکۆت پێشڕەوی نییە بایکۆت بە بۆچوونی من ناسیاسیبوونی ئەو کەسانە ناسیاسیبوونی ئەو جهێتانە یاخۆ هەڵوێستێکی ئارامە بۆ خۆی ئەوە بە باش زانێ بەڵام جدێتی چوونە پێشەوەی ناڕزایەتی خەڵک جدێتی چوونە پێشەوەی ڕاپەڕینی خەڵک کە دروشمەکەی ڕوخانی ئەم دەسەڵاتەیە ئەبێت تێگانی هەڵۆشانەوەی انتخابەتەکەشیان بێت
نەکەسە لەو ئاستە لەو هەڵوێستیانەیە نەماوە بەخەڵ بڵێ بایکۆتکە و بەشداری مەکە یا ئەمە جانبێت کەش بەبچی من خودی کێشەکە کە ئێمە سریکەن لە خەیرانی دەسەڵات و هەڵۆشانەوەی دەسەڵاتەوە هاتووە پێویستە ئیشارش بۆ بین کە ئایا دوایم انتخاباتە بە هەر جۆیەکە خۆیان تەرتیبی کەن بەدەدوێ هاورە خەسرۆڵێ ممکنە لە سایەکی خەڵکی بەشداری بکە ئەوان بخۆیان هێزی خۆیان هەیە نووری خۆیان هەیە یەکێتی هەیەی پارتیەتی داوە هەیەی هەموو هێزە سیاسیانە سیستانی مەسەرەن جۆرێکانیانە ئەنی کەسانێک کە دەستودایری خۆیانن بە هەر جۆرە بێن پرۆسەیە ئەگەر ئێمەش بەریان پێبگرین بە هەر جۆرە لە شوێنەکە انتخابات کۆتایی هاتووە ئەم حیزبۆمە کورسیەوە حیزبۆم کورسێناوە ئەمە ممکنەمە کە بەجیالەوەی قەسینەکە لە ئەگەرە ئەوەی کە پیان تێک بیرێ یا مثلەن جۆرە بە ئاکامێکی بگێنن کە وەزەکە ڕاگرن ئەمە دەسودایرە و هێزە بۆ جوازەکانن کە ئازابی بۆ جوازین کە هەمیشە بەدوای بەدیلێک و ڕێگەشارێک ڕێکە وەزەکە بە جۆرێک ئارام کاتەوە بە قازانجی خۆی نەک بۆ خەڵک بمانایە بەڵام لەبرەی کە حکومەتەکەیان نەتیجەی قەیرانێکی قوڵ نەتیجەی ناڕزایەتی نتیجەی دژمنایەتی لەگە خەڵکە هەڵوەشاوەتەوە و ئالومەرجی سیاسی ئالوگۆڕە کە لە ناوچەکەی ڕوویاوە جۆرەتی پاشەخشەی ئەمریکا دەخالەتی تورکیا دەخالەتی ئێران ئالوگۆڕی لە تەوازن خۆی هێزە سیاسەکانە هاوسەنگی هێزە سیاسەکان ئەو هاوسەنگی هێزی کە حزبی داوە بووی ئەو هاوسەنگی هێزی کە مثلەن هەر هێزێکی کەی میلیشیای تائیفی سەدر بووی ئێستا ئەو جۆرە نەماون کە پێشتریش نیان توانیوە پێشنیان توانیوە وەکو تاک هێز بتوانن کۆنتترۆلی کولی عراقکەن و بە ئیتفاقات حکومەتیان پێگەنەوە ئێستا ئەو اتفاقە شۆتە زۆر پرسیارەوە یعنی مەبەستەکەمەوەی کە پێویستە لێرە تەوەقع بکەین یا مەسەن چاوەڕوانیمان بێ بێ ئاسووی لە پێگەنانی ئەو دەسەڵاتە بۆ خۆیان ینی دوای ئەم انتخاباتە کێشەکە زیاتر دەست پێکە کە هێزە سیاسیانە پێکدادانیان چۆنە بێ چکارە ساتی چکا خۆڵخێنن دەخالەتی ئێران چۆنە بێ دەخالەتی ئەمریکا چۆنە بۆی کە هەڵبا لە بۆسەکە ینی بەسەکە جەنجاڵتر و ئالۆسە لەوەی کە بە انتخاباتی هەموو شتێک کۆتایی بێ باکسەوە کێشەکە بەزمەکە لەگەڵی کە ئێستا ئەم انتخاباتە بە هەر جەنجاڵی بەزم ڕۆزبێک کە هەیەە و ئەوەی کە سێرەکەی زۆر بەناشری هیچوومەکەنە سەرێکتری هەتا یەکتی ڕیسواکەن بەڵام نەتیجەتەن بە تایبەتی لە پێکاتنی حکومەتی عێراقا ئاخیرەکەی لە دوایەکە مەشاکلەکان لێەوە دەست پێکە کە ئاەت پرسیارەوەی کە توان حکومەت پێگەنیانە بە وچوری من چۆن لە انتخاباتی پێشوتیشا دوای ساڵ دو ساڵ ڕێکەوتن حکومەت پێکبێنن خەیرانێکی ئێستا معلوم نییە کە توانن حکومەت پێبێنن وەکو ئیشارەت پێ ممکنە بە هەشت حزب یا دەلایەن بیانە حکومەت پێ جۆرێک جیریە کە جۆرێک زەحمەتەکە قوڵبوونەوەی زیاتری قەیرانەکەی شتێکی کەژەگەر دەروە مەجال بێ یەک دقیقە قسەی لەسەر بکەم ئەمەی کە ئەزای چۆنە ئەمەی کەنەوەی نوێی کا بە تاکید لەسەر قسانەی هاوڕێ عەبدوڵڵا هاوڕێ خەسرە و ئەزای چۆنە جۆری هینەکەی تەبلیغەکەی ڕێکلامەکەی زۆر مەهزەلەیە ئەزای چۆن ئەو تەبلیغ بۆ انتخابات ناکات تەبلیغ بۆ ڕوخانی دەسەڵات دەکات بەڵام چێتە ناو انتخاباتەوە ئەمە شتێکی متەناقضە لەم سینەیە ینی جۆرە هجوومکاتە سەرپاتی جۆرە هجوومکاتە سەرێکێتی کە ینی ئەچم ڕوخێنم ئەمە تەبلیغی شەڕە هیچ کۆکردنەوەی و چەکۆکردنەوەی و بڕێ بە سەریانە سەرنج بن لە ڕێکلامەکانە ئیتر ینی بە حەچی تاریخ و ناهینی ئەمانایەتە خوارەوە دیعاژەکە کامانێتە خەڵک نەگەر جۆرە ئیدعاکەوە کامانێتە بێت تەواو بن ئەمانە تەواو بن خۆی حاکم بێ ئەمە لەگەڵ انتخاباتە بە هیچ جۆرێک نایەتەوە ئەوە مەهزەلە و گاڵتەجاری سیاسەتێک یا جۆری تەبلیغاتێک کە گۆڕ کە ناویچێ کە نەوەی نوێ بەکارێنێ ئەمە خاڵێکی جدیە کە هەتەوەی کە بەجیان لەوەی ئێمە باس لە هین ناکەین چون بۆ دەنگان ینی ئەم نەبوونی باید ئەم وەستانی پرۆسی سیاسیە هەڵۆشانی پرۆسی سیاسیە کولی ئەو هێزە سیاسیانە بگێتەوە بەوانی کە حاکمن بەوانی کە ئۆپۆزیۆن بەوانی کە بە هەش دەرەجێ بەشدار هەتا فەردیش کە بەشدارێکە لە انتخاباتەیە بەڕاستی جێگەی مەهزەلەیە گاڵتەجاریە بۆ هەر فەردێک بۆ هەر کەسێ کاچێتەنە ئەم پرۆسی انتخاباتەوە خۆی کاندید کردووە وسپاس زۆر سپاس بۆ ئێوە هاوڕێ عەبدوڵڵا مەحموود ئێوە دوا قسەتان سەبارەت بە هەڵبژاردنەی عێراق دو قسەی منەوەیە کە ئێمە خەڵک ئەزمونێکی هەیە ئەزمونونەکەشەوەیە ڕێگەچارەی واقعی بۆ ئەو مشکلات و گرفتانەی کە کۆمەلگەی عێراق و کوردستان بەرەستیەوە گیرۆ دەبووە
تەنها ڕاپەڕین و شۆڕشی لە خوارەوەی خەڵکە. ئەزممویش نیشانی داوە لە 30 ساڵی ڕابردووی دەسەڵاتی بزوتنەوەی کوردایەتیدا ئەگەر تەماشایکەین و لە عراقیش لەو کاتەوە حکومت ڕووخاوە تا ساڵی پار و پێرار ئەوەی کە ئەزمونمان کرد ئەوەیە کە ئەوەی کە ئەتوانێت کاریگەری لەسەرەوە بێ حکوومەتی شەڵوەشێنێتەوە پەرلەمانیش بخاتە کەنارەوە هێزەکانیش ئابڕووبەرێ ڕاپەڕین و هاتنە مەیدانی جەماوەریە. ئەوەی کە لە شارەکانی عراق لە ساڵی 2019 ڕوویدا ئەوە بوو بە سەرچاوی گەورەترین ئاڵوگۆڕی سیاسی لە پرۆسیسی سیاسی کۆمەلگای عراقدا. ئەوەی لە کۆمەلگای کوردستانە لە 7 شوبات ڕوویدا لە جێگەی انتخابات و ئەمانە بەو هاتنە مەیدانی ئەو بەشە لە خەڵکی کوردستان لە 7 شوباتدا نیشانیدا کە هاتنە مەیدانی خەڵکە دەتوانێت ئاڵوگۆڕ بە وجود بێنێ، هاتنە مەیدانی خەڵکە دەتوانێت پایەکانی دەسەڵات بلەرزێنێ، هاتنە مەیدانی خەڵکە دەتوانێت خواستەکانی دابسەپێنێ، هاتنە مەیدانی خەڵکە دەتوانێت ئاسوویەکی بکاتەوە بەڕووی خەڵکدا نەکەڵ بژاردن. هەر بەو معنایە چۆن ئێستا حیزبەکان و ڕەوت و بزوتنەوە کۆمەڵاتی بۆرژوازیەکان ڕیسوا بوون دەبێ هەڵبژاردنەکانیشیان لە ڕێگەی تێپەڕاندنی گاڵتە جاری هەڵبژاردنەوە و بە خستنەڕووی ئەڵتەرناتیڤی کە ئەڵتەرناتیڤی ڕێکخراو بوون، کۆبوونەوەی جەماوەری پێکێنانی ڕێکخراوەهای سربەخۆی جەماوەری بەمانە بەرنە پێشەوە. ئەمە ڕێگایەکە کە خەڵک ئەتوانێت لە ڕێگەیەوە ئەگە قرار بێ دەستی بە مووسی زیاتر بگە، ئەگە قرار بێ خۆشگوزەرانی زیاتر بێ، ئەگە قرار بێ بەر بەوە بگرن کە هیچ کە خزمەت گوزاریەکان بە کارتی تایبەتی بفرۆشرێن، ئەگە قرار بی ئاو کارەبا و خزمەت گوزاری کرێ بەرز بێتەوە، بێکاران بیمەی بێکاریان هەبێ، بەوەیە خەڵک لە خوارەوە نەک لە انتخاباتی لەسەرەوە لە خودی خوارەوە خەڵک گوشار بێنێ بۆ ئەو دەسەڵاتە گەرویان بگرێ و ئەو تاڵانی بزەی کردویانە لە دەستیان دەربێنن. بۆیە بەڵێ بۆ شکست پێهێنانی انتخابات، بەڵێ بۆ ڕێکخراوبوونی جەماوەری لە خوارەوە، بەڵێ بۆ تێپەڕاندنی ئەم پرۆسیسە فاشلەی کە ئەحزاب لە ئەسەر تاسەری عراق کوردستانەوە بەرەستیان گرتووە و کۆمەلگایان تووشی گەورەترین گیرۆدە کردو و توش پاش و پاشگەڕانەوەیان بەسەردا سەپاندووە. ئەم جارە نۆرەی هاتنە مەیدانی خەڵکە و پێشمەرجەکانیشی ئەوەیە کە ئەو پرۆسیسە وەسیلانەی کە ئەحزابی بورژوازی بەرەستیان و یەکێک لەوانە هەڵبژاردنە بە شکستی بیکێشە. زۆر سپاس بۆ ئێوەش. هاوڕە خەسرە و دوا قسەی ئێوە سەبارە بە هەڵبژاردنەکانی عێراق. بە بڕای من انتخاباتەکان هەچۆنێ بێت تێپەڕێ، یعنی تەواو بێ خەڵک بە نیسبەتێکە چێتە سەر سنووقەکانی دەنگدان، بەڵام بە بڕای من کەیسی کە لەبەی ئەو کەیسی یا ئەو گرەی کە لە بینی خەڵکی کرێکار و ناڕازیە لە بەرامبەر دەسەڵات چ لە عێراق و کوردستان هەیە تەواو نابێ، بەعکسەوە دوو حەڵقەی تر دێتە بەردەمی کە دەبێت لە ئێستاوە بیبینێ و خۆی ئامادەکەەوە بزانێت لە هەر یەک لەم حەڵقانەیە چیەکە. یەکیشیان ئەوەیە کە انتخابات تەواو بێ یەکەم مەسەلەکە دێتە پێشەوە ئایا ئەمە ئەحزابانەی کە باسی یەکریزی کوردەکەن نەتایجی انتخابات و ئەنجامی انتخاباتەکە قبوڵەکەن، ئایا سەرنجام لەسەر دابەشکردنی کوردستیەکان و نەتایجەکان نەبێ بە کێشە و خەڵک هەن نایەن بیکەن بە وەسیلەی شەڕە کورسی و بردنەوەی نەتایجی انتخابات بەلای خۆیانەوە خەڵک بێنە ناوجادە و بیکەن بە ژیانی مەدەنی و ئەوە تێک بنووە لەم ڕێگایەوە سەرکوتی ئیترازاتی ئێستا بکەن و خەڵک چاوەشە بکەن. بە بڕای من خەڵکە بێت لە ئێستاوە ئەگای لەو سیناریۆیە بێ و نابێ بێ بە وەسیلەی دەستی ساخکردنەوەی کورسیەکانی ئەم حیزب و ئەو حیزب بە بانگەوازی ئەوان ببنە بەشێ لەم شەڕی نێوان ئەحزاب لەسەر کورسی بە دڵنیاییەوە. هەر ئەو بینەرەی کە باسی یەکریزیە بە دروست کرد کە ئەڵێ ئەمانە باسی یەکریزیەکەن بۆ هەڵخەڵەتاندنی خەڵکە، لەم حەڵقەیە بە ڕۆشنی دەرەکەوێ کە دووە نەتایج انتخابات کە ڕاگەێنرا یەکەمین شت کە کێشەکە ئەکەوێتە بینیانەوە لەسەرەوەی کە ئایا نەتایج انتخابات قبوڵەکەن، ئایا هەر کەسە بە حیسی خۆی ڕازیە بێ، ئایا بۆ نمونە پارتی هەوڵ نایە خەڵک لایەنگرانی خۆی بێنتە سەرجادە و وەکو ڕووداوانەی کە لە انتخاباتی دەورەی جوڵانەوەی سەوز میر موسەوی کە لە ئێران کردی و هەموو شارەکانی تێکدا و هەچی اعتراضاتی خەڵکی بردە دواوە، ئایا ئەمانیش پارتی وا ناکە، یا چێتی لە هەولێراوە ناکە یا بزوتنەوەی نوێ ئەم کارە ناکە. بە بڕای من ئەمە مەسەلەیەکە کابێ لە ئێستا ئامادەیمان بێ. ئەڵقەی دووەمیش ژەوەیە کە معلومە وەکو لە قسەکانی هاوڕیانە هاو ئەم انتخابە ناتوانێت کێشە بنیادەکانی کۆمەلگای عێراق و کوردستان حەڵکە. کوردستان
هەم لە ڕووی سیاسی و تووشی قەیرانی حکوومەتیە ریزەکانی ئەحزاب لێک ترازاوە منافەسەیان هەیە تا ئەو جوێی کە بە پەیوەندیەکانی هەرێم و بەغاگرێتەوە قەرارە ئەم انتخابە ڕێبکاتەوە کە وەفدەکانی هەرێمی کوردستان چەند جەولەی تر بڕاتەوە بەغا بۆەوەی کە پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئەحزابێک کە براوی ئەم انتخابێ لە ناوچەکانی بەغا و خوار و ناوەڕاست پەیوەندەکان تازە کاتەوە کە معلوم نییە ئەمە ئەنجامەکەی بۆ چیە خودی تەشکیلدانی حکوومەتی تازەی عێراق هەرو قسانی کە هاوڕێ عوسمان باسی کرد معلومە کە لە ڕێگای انتخاباتەوە ناتوانێت ئەلگۆی حکوومەتی داهاتوی عێراق ساز بدرێتەوە چونکە مەسەلەکە هەروە نییە کابینەی حکوومەت دروست کرێ بەرنامەی ئەو حکوومەتە چی لە اقتصادی کوردستانەکە لە اقتصادی عێراقەکە ئەو قەیرانە اقتصادی و کەمهێنانی بودجە و کێشانە چۆن حەلەکە مەسەلەی خزمەتگوزاری بەتایبەتی کۆمەلگای عێراق و کوردستان کۆمەلگای دوای جەنگن چۆن ئەمانە دووبارە سازە درێتەوە چۆن بازار ڕەبوژێنەوە چۆن لەم گرانی و بێدەرەتانیە خەڵک حتا چۆن خۆڵ و خاشاکی شارەکان پاکەنەوە چۆن ئاوڕۆ تۆڕەکانی کارەبا و ئاو خەسەخانە و قوتابخانەکان پەرە پێدەن کە جوابی ئەو ئێترازە کۆمەڵایەتێ بێکە لە شارەکانە لەسەر مەسەلانە هەیە بۆیە بڕای من بەعکسەوە دوای انتخابات دەورەیەکی تازە لە ئێترازاتی خەڵک کە لە ئینتیفاضی ئۆکتۆبەرەوە دەستی پێکردووە ئەچێتە قۆناغێکی ترەوە فرسەتێکی زیاتر ئەکرێتەوە ئەتوانرێ بۆیە بێ خەڵک بخۆی لە ئێستا لەمە ئامادەکە مەسەلەکە هەر انتخابات نییە مەسەلەکە یەک خەباتی چینایەتیە ئێترازێکی کۆمەڵایەتی لە مەدانایە و ئەما بێ سەرنجام وەکو عەبدوڵڵا مەحموود بێ وتی ئەبێ بەڕاپەڕینێ بگا و ئەم دەسەڵاتە و ئەم سیستەمە لە بنەوە هەڵتەچێنێ ئاڵگۆڕێکی سەراپار ڕیشەی بێنێ و ڕێبکاتەوە بۆ ئەلگۆیکی دەسەڵاتدارەتی کە دەسەڵات و چارەنووسی کۆمەلگا بەدەست نوێنەرانی خەڵکی کارگەر و زەحمەت کێشەوەیە بە بڕای من ئەمە ئەو ڕەوەندەیە کە لە دوای انتخابات قابلی هەیە بێتە دەرەوە قابلی هێز بگرێت بێتەوە ئەمری واقع و خۆی پسە پێنێ لانی کەم دەسەڵاتدارەتی جەماوەری بەشێ بێ لە بەڕێوەبردننی کۆمەلگا و هەوڵ بە ئەم ڕێگا بکاتەوە هێز بگرێت تا سەرنجام تەواوی ئەم پرۆسە سیاسیەی و موجودەتی ئەحزاب وجودی دەوڵەتانی وکو ئەمریکا و ئەمانە بخاتە دەروی بازنێ کە ئێستا لە ساحەکەیە بڕیاردەرن لەسەر انتخابات لەسەر خەڵقاندنی خەڵک زۆر سپاس بۆ ئێوەش و زۆر سپاس بۆ هەرێک لە بەشداربووانی ئەم بەرنامەیە عوسمانی حاجی مارەف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمیسی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوەی ئۆکتۆبەر و خەسرە وسایە لە دەستەی نووسەرانی بڵاوکراوەی ئۆکتۆبەر زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی ئازیز کە لەگەڵمانە بوون و بە هیوای ئەم بەرنامە تایبەتە سەبەر بە هەڵبژاردنەکانی عێراق سوودبەر بێ بۆتان جارێکتر بە بیرتان دەخەینەوەکە ڕۆژی یەکشەمە ڕۆژ هەڵبژاردنەکانی عێراق پێشەنگ تیڤی کراوەیە هەر کەسێک پێی خۆشە دەتوانێت لە ڕێگەی پێشەنگ تیڤی و قسە و باسی خۆی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق بکات تا ڕۆژی یەکشەمە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بێت هەر بژین